باشە تاوەکو ئێستا هیچ بەزمێکی خۆش مەسەلەن بەسەراتێکی خۆشتان بەسەراتۆ لەو گەشتانەیە؟ وەڵی وەک بەسەراتێکی دیاریکراو نییە بڵم ئەو بەسەراتە بەس زۆربەی هەر خۆشە هەر لە پاسەکەەوە کە بەڕێیەکەوین لەگەڵ یەکەین بەزمی پاس بەزمی پاس بەخوا هەبووە دەهۆڵمان بردو بۆ ناو پاس لە پاسا دەهۆڵ و دەف و تەپڵ و گۆرانی وتن و یاری کردن و بەتایبەت ئێران کە ڕێگاکانی زۆر دوور و درێژ بوو پرسیار و دیاریمان ئامادە کرد و پرسیارمانە کرد کۆمەڵە چالاکی و هەمووی هەر بەزمی خۆشە گەشت باوەڕکە بەسە نێگەشتەیە کە ڕێگاکەی زۆر دوور بێ کاتەکەمان کەم بێ فرێی زۆر چالاکی ناکەوین تەنها توانیم بچین بیبینین و بینەوە باشە زۆر ناخۆش نییە زۆر بڕێت و بێتەوە بەرەوەڵا ڕێگاکە هەمووی هیلاکەتی گەشتێکی دووهۆکمان کرد جا هاوین بوو گەرما بوو ڕێک مردم بوو زۆر دوورە گەر شەو بمێنیەوە خۆشترە شەوان خۆشترە بەڕای بەس لەسەر داوای خۆیان گەڕینەوە کە نانەتوانی شەو بمێنەوە لە هەمان ڕۆژە ڕشتین و گەڕینەوە مانەوەشیان هەیە سەفەری مانەوەیان هەیە نانە بەسمە ئەو ئەو باسەکە بەس مەبەستیەوەیە کە سەفەری مانەوەشیان هەیە کە کردیان بەڵام ئەو جاری کە مەبەستیان بووە بەس سیراکی زۆر پێیان خۆشە بگەڕێنەوە لە بەردەوام لە بەری شکار بە تایبەتی خانمەکانمان تۆزێ بۆ مانەوەی مشکلان لەویا شاهر خەمی ماڵ و مناڵ و ئیش و کار و هەریش مافی خۆیتەوە گەشتێک بۆ خۆی ببینێتەوە تۆزە پیاکە ناو کاریان بن بۆ بەم ئەخەبی لە زاری تەوە بڕە هیچیوان نەماوەڵێ پەیامەگەرە بەدای پرسیام زۆر حازی کردو ئەزای چۆنە پرسیارەکان چۆن جوابێتەوە بۆ منە ئەم پرسیاکی درێژمان حساب کردووە ئەو بە کورتترین شێوە جوابمانێتەوە ئاونیە مەفهومەکە ئەگەێنێت تا ئەوەی لیاوتی باسێکی خۆشمان بۆ بکە جەنابەت کی و ناوت چییە و چیت کردووە مەسەلەن لاخیراوتی فڵان کەس کێوتی منە ڕێگەوەی ئێمە شەم ڕۆی لاتوە تۆزێ بۆ یۆ گەشتانەوە مەزبوط بوومە ڕێژە ئەرێ من شتێکی ترم بیرچوو چی تاو کردووە تاوام نەکردو خوێندکاری بەشی کارگەڕی کار و ژمێریاریم ئیشی باشە بە ماوەیەکی ترە کۆمپانیا دەوە کۆشەریکەکە هەیە بۆی حسابات بۆ قەشێکە هەر حەزم لە بەڕێوەبردنی کارە پێش تقریبا مانگێک مانگونیەکیش دوکانێکی کوتاڵی ئافرەتانجلی کوردی ئافرەتانم بەڕێوە دەبرد حەزم دایمە لەو شانەیە کە خۆت بەڕێوان دەبێت کاری تریشم کردەوە بارستە بوومە لە کافەیشم کردەوە دوکانی کوتاڵ وەوەستای نینۆکدانان بوومە شەهادەم هەیە لێ حەزم لە کارکردنە بەس ئەو کارم لەم کارەکانم خۆشتر دە